پێشتر کافر بووم ئێستا تۆڵم کردو نازانم خوا لێم خۆشە بەیاننا كل الذين كفروا إن ينتهوا ئێستا لاوە شغلی تەمەنێک خەمە تەمەنم 25 ساڵ 26 ساڵێک دەبێت لە ڕێی پێشتر زۆر لەناو دیناتێکەوە مەگەر مەجال هەبێت چیرۆکە بە کورتی بۆ بگێڕمە و بۆ غەڵەتانی کردووە بزانە بەڕێی جەنابەت و حەدیث قورئان جێ لێ خۆشبوو نەبێت ئەوسا پێشتر زۆر لەناو دیناتێکە بووم و زۆر زۆر ئینسانێکی دیندار بووم جارێکیان ڤیدیۆیەکی پێشان نەبرد ئەو مەرحی دەبا بڵێت تەمەنێکی کەممە بوو هاتە بەر چاوم نەختێ سوئال بوو منیش ئەو سوئالانەی لە مێشکمەوە و ڕۆژانی ترەوە بوو چۆن مێشکمەوە تەمەنێکی کەم هەموو ڕایەقی بووم چۆن مێشکمەوە تەقریبی 7 ساڵ ئاوە کافر مامەوە 7 مانگێک بێ تۆبم کردو گەڕامەتەوە لای خوا حەسە بە کوردەکانی عمرم بە کوفر و بە شرک و بە جنێویان و سوکایەتی و بە درانی قورئان و بەوانە بەسەر برد هیچ خۆشیێکیشم نەدی حەسەن بیریشمە کردو هیچ سوودێکی نەبووە ناخی خۆشمامە هەر نەک من هەر بێ باوەڕێکی تر ئەبینی کام ئیشانە ئەکا لە ناخی خۆیە هەز بوو غەڵەتەکە کە هیچ سوودێکی نییە باشە تۆ لەکوێ قورئانەکە دڕان بابن هەر لە کوردستان دڕانەوە مەبەستم ئەوەیە لە ناو لایڤە ئەدڕانیا لە ماڵەوە هەر بۆ خۆت ئەدڕان هەر بۆ خۆم چکار ناوڵای بە منە دۆشتانەی پێویست بۆ ناکات ئەگە خۆم بیدڕێنم بۆ خۆمی دەڵێن پێویست بۆ ناکات ناوڵای بە خۆم پێ ئەکتیف بکەم و ئەم شتانە بکەم نا باشە شەوان کە خەوتێ چوویتە سەر جێیەکە هەستت بە چییە کرد؟ هەستم بە دڵتەنگی کرد شرکم زۆر کردو شرکێکی بێ حەز زۆرم کردو سوکایەتیم بە جەنابەت و بە چەند مامۆستای تریش کردووە من زۆر پەشیمانم یوادارم تۆش گەڕنم ئازادی گەڕاوە نانە براگیان ئێمە هیچ نین براشرینەکەم هەرچیەکە دووتووە گرتنت ئازابی ئێمە گرنگ نییە براشرینەکەم بس من ئەمە وەکو پەیامی ئەمە بیگەێنیت ناکێککە تۆ 7 ساڵ بێڕێزیت بەرامبەر بەخوا بە پێغەمبەر بە دین بە قورئان ئەکرد لە ناخەوە ئاسوودە بوویت باشە ئەتەوت ئەگەر بمرم ئەبێ مەسیرم چی بێت بەس ئەوەڵی مامۆستا کەسێکە بێ باوەڕ بێت لە ئەوەڵەوە هەستە کاشتێکی زۆر گەورە کاشتێکی زۆر زەخمەکە ئەمانەی تر بێ باوەڕەکانی تر تەرژیعەکەن منیش بۆ ئەم تەرژیعکردنەوە کەوتمە غەڵەتەوە بەڵام دوای هێواژێواش دوای باوەڕم بەخوا هێنایە و دژایەتی دینمە کرد بەس هێواژێواش بووم بەها ئەگنۆستیکمان هەیە وانی ئەگەر بزانیوە مەسا ئەتەیست ئەگنۆستیکمان هەیە بووم بەبابەتە لە ئەگنۆستیک بەس باوەڕم بە خودی خوا هەبوو ئەوم خوا هەیە ناتوانین تۆ نکۆڵی لەبوونی خواکەی لەبەری خوا تەواوکەری ئینسانە باشە هەنگەیشمە و قەناعەتە لەسەر و زۆر دژایەتیش کرام و سوکایەتیم پێ کرا و سەم پێوتام وتم هەموو ئێمە دەزە خوایە نەشمە و چ خوایە حەقە لەبەر ئەمزانی یەک خوا هەیە کە دروستکەری هەمومانە نەشمەزانی کامە ڕێک ڕاستە و کامە غەڵەتە ئەم ئەگەر بگەڕێمەوە بووم بە موسڵمان ئەو خوا لێم خۆش نارە بووم بە مەسیحی ئەوە شتێکە دی ئەوە نییە قەناعەتی پێ بکرێ حەد شواردینەکەش بانگەشەی ئیسلامەکە منیژنەوە ئیسلاما تازە قبوڵ ناکرێنەوە ئەو ترسەمە دڵا هەبوو ئەو سوکایەتیان کە شتێکی زۆر زۆرم کردووە مامۆستا دوایەوە کە هێواژێواش باوەڕم هێنایەوە ئەموزەکە خەڵکی تریشەکە خۆما بێمەوە ناوە دوو بەڵام نەمەتوانی هەرچەند کە واشمە کرد خەڵک زیاتر دژایەتیە کردن یعنی گەیشتمەوە قەناعەتیان تەواو جەهەنەمی دوای ئەو ماوەیە یەک مانگی ڕێک لەسەری خەوێکم بینی لە قەشەی مەسیحی مەترسی کانی خانێکە مەسیحی بوو با بڵێن لە مەسیحیە باڵێن ڕاستەکان ئەوە نەبوو دیعاەکە بڵێ ئەم سێخوا هەیە و ئەم ئیسا سێخواما ئەم شتانەمانەیە گەر تێبێ بە کوردێتی خەوێکم بینی لە خەومە لە ژێیەک بووم ڕووناکی تقریبا و ساڵی پێشێسە یەک مانگ لەسەر خەومە مودەیەکی هەفتەی پێشێسە خەوم دیەوە بەس خوا تۆ زێماکەکەت باشکە یەک تۆ زێماکەکەت باشکە بەس کارتیش دەگرم خەجاڵەتە نا لە خزمەتە قوربانم مامۆستا لە خەوەکەمە تا ئێستاش نەمتوانی معنایەکی چاک بۆ خەوەلێک بەمەوە بەڵام مەسیحیەکە و لە چەند مەلایتریشم پرسی چەند مامۆستای تری ئاینی هەر هەمان معنایان پێیانوە لە خەوەکەمە چوومە شوێنێکی سپیەوە چەند کەسێک بانگەشیان بۆ کردم چەپڵیان بۆ لە ئێم دڵیان خۆش بووم بە خێراهاتنیان نەکردمەوە هەتا گەیشتمە بەردەمی پێغەمبەر عیسا ڕەزا سەلامەتی خوای لەسەر بێ گەیشتمە بەردەمی دانیشتم پێشڕەوی کردم دەستی خستە سەر شانم هەتا ئەو بوو لەپڕ کەوتمە سەر چۆ شتێکی سووری یامە خواردنەوەی بۆم خواردەوە دڵم پێی خۆش بوو ئەوە نەمزانی کەوتمە سەرچۆکە کەوتمە سەرچۆک سەری لێکردمەوە بە دەستی خۆی کە سەری لێکردمەوە مامۆستاگیان عفو مامۆستاگیان کە سەری لێکردمەوە بە دەستی خۆی هەستم بە هیچ شتێک نەکرد بەڵام ئەوە نەمزانی کە سەرم لێ بووتەوە سەیری گیانی خۆم مەکەم ئەو سەرم ئاوا بەرامبەر گیانی خۆم کەوتووە و دوای پێغەمبەر عیسا سەری
لێک ئەو سەریکە لی کردوەوە خستووە سەر جەسەی خۆن وتۆ دووبارە هەڵسامەوە بڵێ لە خەڵکی هەسامەوە بە خێراتم کراوە چون بە درگایەک بڵاوە لە ڕووی ئاڵتونیەوە بوو چوومە ناوە کە چوونەوە درگاکەوە شەوقێک ئاوە خۆی کرد بەناو گیانمە کە خۆتە بەناو گیانمە ئێتر لە خەوەکە ڕاپەڕێن ئارەقێکی زۆرم کرد بوو خێرات چوون بۆ کانی خانەوە وتیەوە تۆ بانگەشە بۆ کراوە هەڵبژێردەی خودی عیسای ئەگەڕێتەوە لەسەر گوناحانە و چکە تۆ بباڕێت و سوکایەتی زۆر کردووە لەسەر ئەوانەی خوا درگایەکە بکات تۆ باڕم پێی نەکرد لەبەروتی هەڵبژاردی خوی پێیانبەرەکەی ئێمەی چون لاواچە بووە بانگەشە بۆ دینەکەی خۆی بکات چون لە دوو سێ مامۆستان پرسیوتی ئێترەوەی خوا هەڵی بژاردی هیدایەت یایی بگەڕێتەوە ئەو بە تۆ یەکجارمەوە مامۆستا هەناسەم تەنگەڵێ یعنی کە یەکجارمەوە هەر دەین بە غەڵەتەکانی خۆمانەوە باسی کەم هەناسەم تەنگەڵێ ئیتر مانگێکی ڕێک لەسەر ئەخۆمە بینی و هەرچەند پرسیارمە کردووی نیشانەی هیدایەتە کاتێکیش بڵێ ئەخۆمە بینیەوە یەک لەسەر یەک ئەو سەرانە زیاترێک لەبری سەرێک ئەبوو بە دوو لەبری دووە بوو بەسێ هەر هەمووشی پێغەمبەری سا ڕزای خوا لێبێ ئیکردو بەسەرمەوە و ئەم لەولای ماچەکردم باوەشی پیاکردم ئیترەوە بوو هەر هەمیانە هەر نیشانەی گەڕانەوە بەلای خۆیان بەڵام من باوەڕم ناکرد ئەبێ مشرکم کردووە خۆش لە زای لە ئیسلامە مەسانی مشریک جێ لێ خۆشبوون نییە المهم براگیان ێستا تۆ تەوبەت کرد بێت پێشتریش مامۆستاگیان کە کاتێک زۆر دینداربووم زۆر نادی ناقۆبووم دوو جار بە هەمووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووەتە خەوم هەر ئەوەنە ئیتر لە چەند مامۆستایەکەم پرسیوی نیشانیەوەی کە زۆر دیندار بوو خودی پێغەمبەر خۆی بۆ بەڵام کە خۆی نیشان ناوی و ڕێنمونی کردی بەڵام تۆ لەسەر ئەو ڕێ لاویاوە دەی برا سوپاسی خوا بکە کە لەو بێدینی و لەو کوفرەیان نەمردیت نوێژەکان تەکەی وایە والله مامۆستا مانگێکی کەم دوان نایکەن لەبەر ئێترسم ئەڵێم ئەگەر بیکەم خوا لێم خۆش نابێت هیچ نا براگیان لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا خوای گەورە لە هەموو گوناهی خۆش ئەبێت بەس تۆ تەوبەی لێ بکە مامۆستا گوێم مامۆستای تر گوتووەڵێ مشریک هیچ نوعی هیچ ڕێگەی نییە بوو مەسانی ئەدەی براشرینە تۆ سێکە قوربانگیان يعني زۆربەی ئەو سەحابانی کە بوونە سەحابە و حتا مژدەی بەهەشتیان پێدرا و بوونە ڕەفیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم مشریک بوون پێشەوە قوربانگیان متیان فەرست من پێشتر هەر لە ناوڵی خودی بازنە ئیسلاما بووم باوەڕم پێی هەبوو تۆ مادامە دای چۆنە لە دوای ئەوەی کە موسڵمان بوویدەتەوە دوای مرتەد بوویتەوە بێدین بوویت دوای کە گەڕاویتەوە تا ڕۆژی قیامەت دەرگای تەوبە کراوەیە بۆیە ئەمە شەیطانە هەمیسان دێ لەم ڕێگەیەوە خاوت ئەکاتەوە سادت ئەکاتەوە بۆی تۆ بەردەوام نەبی لەسەر عیبادەت تۆ تەوبەیەکی یەکجاری بکە ئەم جارە ئەو ژیانی کەواماکە ئەو تەمەنەی ماوتە بی بەخشە بەخوای گەورە ئیتر هەوڵدە دەعوە بکە چەندێ سوکایەتیت بەدین کرد سەبقات هەوڵدە ئەوەندە خەڵک فێری دین کە ئیتر لە سۆشیال میدیاوە لە هەر شوێنێکەوە بێ خۆت فێری دین کە و خەڵکیش بە خەڵکیش لەما بگەێنەکە ئەم ئیسلامە چۆن و چۆن نییە من نەمەتوانی بە ئێستاش ناتوانم قەناعەتکەم کە ئینسانی مشریک جگەی لێ خۆشبوونە یعنی مامۆستا دڵم پڕە بەڵام ناتوانم دەروم ئەڵێم خوا لێم خۆش ناوە بە هیچ نوع هیچ ڕێگەیەک نییە بووم قل للذين كفروا إن ينتهوا يغفر لهم ما قد سلف خوا فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە کافرەکان بڵێ بە مشریکەکان بڵێ بەس واز بێنن لەسەر ئەو شرکانی کە لەسەرین ئەو کوفرانی کە لەسەرین يغفر لهم ما قد سلف هەرچی کوفر و بێدینیە کە کردیانە خوای گەورە لیان خۆشە بێت ئەی ئەو کفر و سوکایەتی و دڕانی قورئانانە مامۆستا چکە من باجەکەیم وەرگرتەوە کاتێک کە تۆ بەشم کرد هاوسەرگیریم کرد زەواجی خۆم کرد کە زەواجم کرد لەگەڵ خێزانم الحەمدولillah ئەیمان نەبوو دوای ماوەیەک لێک جیابوومە من ئێستا جوابیرەکەمەوە ئەیمان نەبوو ژانیش خۆم بێت تەبا نوێژی خۆمانە کرد بەڵام من کە نوێژمە کرد هەر دوو دەوڵم لە نوێژەکەم هەموو خوارەم قبوڵ ناکەم بەڵام هەر سوزدەی خۆمە کرد بۆ خوا بەدڵێکی پڕ و دەسێکی بەتاڵ و ڕوومە کرد لە دەرگای خوا ڕەحمەتی خوا ئیترەوە بوو کە لە خێزانم جیابوومەوە هێواژەش باوڵین ساردێکەوتە بەیمانەوە ئەو باچی ئەو غەڵەتانە کە ئەیەم خوا پێمە چێژە عنی ئەو غەڵەتانی کردو نابێ باجەکەی بم باجەکەشی بە جیابوونەوە تەواو قوربانگیان تۆ المهم بەهۆشی خۆت هاتیتەوە باشە ڕێگە ڕاستەکە دۆزیوەتەوە هەوڵدە براگیان هەوڵدە و زۆر بە چڕی وەرە ناو مۆزوعەکەوە لە عەقیدە و باوەڕت ئیتر هەر خەلەلێکت هەبێت توانی خەلەلەکانت شا بکەیت دەستکە بە نوێژەکانت وەرە بە ئەهلی قورئان بە ئەهلی مزگەوت ژیانت بۆ خوای پەروەردگار سەر بکە یەقینت هەبێت خوای پەروەردگار ئەوانەی کە کردوتە هەمووی لێت خۆشە بێت
مامۆستا توبە لەسەر خواردن خۆش دەزانی من ئەوەی کە شارەزان بۆ بیناتکە پێشتر قوڵبووم لە دینە بەقەی تۆ ئەنەوە بەڵام بە ئەی خۆی لە دینەکە پێشتر قوڵبووم تۆ بە ئینسانی مەشروب خۆریش لە چوار جار تۆبە ڕەت براکەم الئیسلام یەجوب ما قبله براگیان ئیسلام کە تا هاتیتە ناو ئەم بازنەوە کە پێوتێ ئیسلام ئیتر هەر شتێکت لە دەرەوەی بازنەکە کردووە کوفرە بێدینیە شیرکە هەرچی شتێکە خۆی پەروەردگار لێی خۆش ئەدوێت ئەی مامۆستا بە منیانوت تۆ مادام مشریکی شکر بۆ خوا کرد بە مشریکە بۆ کرد بۆ شخصێکە خودی خوا درێژی کردو تۆ بیکەی بە مشریک و بیکەیتە هاوبەشی ئەو لەو پێ گەورەتر و لەو پێ زاناتر بێت و لەو پێ باشتر بێت بەخوا لەگەڵ ئەوە حەشرەکەی ئەوە یەکدوو ئەوە ئەو کاتەیە کە عاقیبەتت بەو شێوازە بووایە لەو کاتەیە بمردیتایە بڵێ بەڵام تۆ مادام تەوبەت کردو و گەڕاویتەوە ئەوانە ئێستا کوفرت بەوانە هەیە ئەوانە هەمووی تەواغیت بووە کوفرت بەو تەواغیتانە کردووە وبراءتك لشرك لأهلك كردوا لكفر لأهلك كردوا فهاتوا هاتيك الناو بازني الإسلام إنت حساب وانا ناكل يبدل الله سيئاتهم حسنات أنا برأي جنابي شيء غير أخوي كتون بمجريته برأيته تعديل الشيء كأوي في غمار إساس همي دلالتك على سلوي كبقريته في غمار إساس سلامي خوي لبيك دابزية السرزوي خو لسر أو ديني خوي حكم لسر زوي ناكل حل سر محمد عليه الصلاة والسلام حكم لسر أو زياتك أو نيوجاكات بيج نجي بو مسلمانانكات أو نيوجي كوائم هيكي من جناب بكو باوش خوم بهاتي بي قورب ونو عمري شم كافري بدران ونو بسكاتي بمشو خوارنو بخرافو بحموي بريك ردو ما رأيتو ما مصايجان باجي أبي كوارن قلتو تو خواي قوري لكو نحكان خوشبك أو باجنبو با نخوشي بناخوشي وليك الخنزان جاب موتو بالخير ولا لكنا حكانا خواي قوري أرحم الراحمين براجان أرحم الراحمين أجر كسيك كفر بك على دواي كفر كيف شيمان بيت أو توبة بكات خواي برودار أرحم الراحمين بمرجع استقاميها بلا سد برنامج توحيد من خدمتنا قربان جان كاتي في زور بيردا هيش أمين بك خواي قوري لهم خوش بهيش أمين إن شاء الله ظني باشا تبي جماني باشا تبي بخواي جورا هداية تبع ورحمة يبقى محكوبان دست فوق ما وصل جان دست ما أشوفش دنيا أساتي كهر برزقكم كذا برامج